بۆ ماوەی 3 ڕۆژ هەڵساوین بەم فستیڤاڵە و بەشی تەندروستی ئێمەش لێرە چەند بەشێکی تایبەتین بۆ نمونە بەشی دەرمانسازیمان تایە و بەشی مایکرۆبایۆلۆجی بڵێن میدیکال مایکرۆبایۆلۆجی بەشی شیکاری نەخۆشیەکان و لێرە هەستاوین بە کردنی چەند پشکنینێک بۆ ئەو کەسانی کە هێنە لامان بێ بەرامبەر. ئێمە وەکو کۆمەڵە خانمی شاری سلێمانی بەشداریمان لەم پێشانگایە کردو بە کاری دەستی وەکو ستافی کاری دەستی و زۆر سوپاسی ئەم ڕێکخراوەکەین چونکە پاڵپشتێماکە بۆ ساختکردنەوەی کاری دەستیەکانمان. تنشتي باشا دست بقرة بخاروا ئێمە وەکو گروپی چاوانی سلێمانی گروپی شاخەوانیە گروپی شاخەوانیە هەفتانە ڕۆکاتە هەموو شاخەکانی کوردستان بەنسبەت کە ئەمڕۆ ئەم جمعەیە ئەم گەشتەمان ئێرەمان دەی هاوارمان هەڵبژاردووە لەبەر فێنکی شوێنەکە و شوێنێکی سەرسەوزە بە تایبەت ئەم گەشتە گەرمانە ئەم لەم وەرزە گەرمەیە شوێنە فێنکەکان هەڵبژێرین بۆ ئەوەی کە هەموو چین و توێژەکانی شاخەوانەکان لە مناڵ و لە ئافرەت و لە پیا و لە هەردوو ڕەگەز بتوانن بەشداری بکەن. سوودی ئەوەی هەیە بۆ شاخڕەوی ڕۆی بۆ شەکرە باشە ئینجاکو مێشکی خۆ مرتاحە بێت ئەیتەوانێ مانویت ناگاتە چوارشەمە مێشکی داواکە حەزەکەی هەستەکەی بچیتەوە بۆ ئەو شاخە حەزت لێیەتی. All I could say is that I see them out here when I sit in the park for lunch every day, and they seem really comfortable around people, I guess. Like they're always running up. DC has a variety of different squirrels and that accumulate the parks. There are gray squirrels, there are your black squirrels, and then you have a few white squirrels out here. I see where they all tend to live together and somewhat harmony, I guess, as far as squirrels go. The ducks, there you go, ducks. You all decided to come out. That's African. Yeah, this is Hillary. Bulgaria.